دەم باش تەماشاوانی گەلێکێشا گەلێکی بخێر بۆ بەردەمێخوا بەردەمای مایکە خەڵکی رو تەوەریمە تەوەرەکی گرنگە بێگومان ئەوی بەرپرسارەتیە بازرگانان دا ڕەوشێن هەستیاردا گەلو لێ کوردستانی دەما ڕەوشێکی هەستیار تێتە پێش دەما خەڵکی پێویستی پێ ئالیکاریە بێ دەمێ فەقیر زۆر دەبن دەمێ پرۆژە وەکو پێویست نەبن دەمێ مەعاش نهێت ئایا هەڵویستێ بازرگانان چاوایە هەڵویستێ بازرگانên herêmê çawaye aya helwîstekê wan hestekê wan yên niştimanî û berpisaretekan yê exlaqî li beramber milletê wan heye yanî zorbeya bazirganan di demê rewşekê hezkar li vî welatî dirûst be pêtir berîka xelkî dibirin pêtir îstîqlala rewşê dikin pêtir kelûpelan giran dikin pêtir efek bû nimune niha di hindek deveran kêm ta zor kerîza penzînê heye gelek penzînxane dergêton hat negirtin di Herêma Kurdistanê de bazirganên Herêma Kurdistanê tîcarên Herêma Kurdistanê dukandarên Herêma Kurdistanê gelo di demê rewşek tête pêş dibîte cejnek rewşeke xirab rewşeke hestkar aya hestî wan beramber xelkê wan çawa ye tişta erzan dikin xizmeta xelkê dikin welatî pêtir beref avadaniyê dibin yan jî pêtir berîka xelkê dibirin aya ew kelûperên ew li welatên dervetînin bas armek ser vî cilkî an vî kelûperî nivîsiye filan û filan şerîkê û navxweş de ev kelûpelekê kespayer û kêr nehatî wî çe bû gelek caran tête gotin bazirganên li Sînê dibêjin beşeke bazirganên Kurd ji wan ku fi'len her çi tiştê xerab vî welatî bû welatî tête birin gelek caran hind tête gotin ku Herêma Kurdistanê bûye cey bû taqîkirina hemû van kelûperên ku welatan derdikin ji bo ku muxtebara taqîkin bi nevê herêmê taqîkin xwedêşan de serketî bît aya ev jî bêguman hemî bazirganên Kurd teamelê gelde dikin hestê bazirganan çawa ye bale berzan berpisaretî bazirganan لە دووخە هەستیارەکاندا لەم وڵاتەدا لە کوردستانە هەستی بازرگانان هەستی بەرپرسارەتی بازرگانان هەستی ئەخلاقی هەستی نەتەوەی هەستی نیشتیمانی بازرگانان دەوڵەمەندان دەستڕۆیشتان دوکانداران جوملەکیان خاوان پەنزینخانە خاوان ماتعەمە خاوان خانووکە بەکرێیاوە ئەوانە هەمووی لە کاتی هەستیارەکاندا چییە ینی هەڵویستی ئەوان لە بەرامبەر خەڵک چییە لە بەرامبەر کریار و فرۆشیار چییە لە بەرامبەر زیاتر خزمەتکردنی گەل چییە ئایا لە کاتێک کە ڕەوشێکی ئێستای وەکو ڕەوشی ئێستای ئەمنیەتی عێراق پیا بووە ئەم بازرگانانە هاوڵ ئەدەن زیاتر باری قورسی سەرشانی خەڵک کەم بکەنەوە شتەکان وەکو خۆی ئەکرد بە قیمەتی کەمتریش بە خەڵک نەدەن فعلا کرێکیەکان بە شێوەیەک تەعاملیان لەگەل بکەی کە مەعاشیان نهاتووە پێ بڵێن قەیناکە ئەم مانگە بوت و بەڵاشان هەرێشنە خۆی لە بگرێتەوە پەنزینخانەکان خاوەنی پەنزینخانەکان چون تەعامل لەگەڵ خەڵکێکن باز لە بازارە کەلوپەلەکان چوون بە چ شێوەیەکە هەستی بەرپرسارەتی بازرگانانی کورد بە شێوەیەکی گشتی بەڕێزان چوونە لەگەڵ خەڵکدا ئایا ئەم بازرگانانە توانیویانە ببنە هویەک بۆ کەمکردنی کرێکی بۆ خزمەتکردنی خەلک بۆ خزمەتکردنی مناڵانی نەخۆش بۆ خزمەتکردنی خەلکی هەژار پێش چندێک لە زاخ و راپۆرتێکمان هەبوو راپۆرتێکی مەیدانیمان هەبوو کرێنشینێکە خەوەن هەشت مناڵە کرێژ کرێنشینیش نەبوو پێشتر خانووەکەی بە هەیولافای ئاوا ڕۆیشت بوو کرێکیەکێک لە پەرلەمانتاران بۆ بزان پەرلەمانتارێکی پێشوو بوو نازانانی عێراقبانی هەرێم بۆ تەفاسیلەکان هەیە وتی کاکە من بەس من دەرنەخە پارە نییە بە تو بدەم هیچ نییە بە تو بدەم من دەرنەخە لە ماڵی خۆت دواتر وتی مشکلەی خۆتە وتی کاکە بمە خزمەتکار باخچەکەی تو هینەکەم هەر دەریکە دواتر چوو سەحرایەک لە سەحرایەکیشە لە ناو کابینەیەکیشە هەر وازیان لێ نەهێنا لە کوردستانە بێگومان ئەم دیاردا لە هەموو ناوچەکان نەبینرێ هەستی بەرپرسارەتی بازرگانان دەوڵەمەندان دەستڕۆیشتیان لە کوردستانە لە بەرامبەر خەڵک لە کاتی قەومانی ڕەوشێکی وەکو ئێستا نەهاتنی مەعاش و نازانم زۆربوونی کرێکی چوونە ئایا ئەوان دەستی خەڵکێ گرن یان دەستی خەڵکە برن یان گیرفانی خەڵکە برن من لە خزمەتی سەرنج بوو چونیەوەدام لەسەر ئەو تەوەرە بەڵێ ئەحمەد لە کەلک چی فەرموو الو بەڵێ فەرموو ئەم کاتە باش سەرچاوە مەموو کاتێک بەڕاستی باس لەوەکەین کە دوژن هاوکاری بۆ پێشمەرگە و بۆ ئەوە دەکرێت و بۆ ئەمە بەڕاستی حکومەتێکی دیکتاتۆریەوە هەرگێزێمە بەڵێ تو زێدەنگی بەرزکەوە ئەڵێ مە بەڕاستی حکومەتێکی دیکتاتۆریەوە لەم سەرە مەعاش بە خەڵک نیان و پازی نیان بە خەڵک و لەم سەرە داوای هاریکاری لە خەڵکەکەن وەرە هاریکاری پێشمەرگە بکەن ئەی حکومەت ئەی تۆ چی دەکەوە چەند ساڵە ئەی تو بۆ ناتوانانی لە ڕۆژێکی وەکو ئێستا خۆت هاریکاری پێشمەرگە بکەیت یعنی مانای چییە تۆ ئێستا داوای هاریکاری لە خەڵک دێ وەرە یارمەتی پێشمەرگە دەبۆی لەسەر گەرمێتەوە ئەی بۆ خۆت هاریکاری ناکەیت ئەی تۆ لەم سەرە پازی بە خەڵک نایت لەم سەرە کرێ کارە بەسەر خەڵک گرانەکەیت لەم سەرە مەعاش بە خەڵک نای معنایەوە چییە
ئەو چیمان ناکردێتەوە لەم سەرشتەوە ئەڵێ وەڵای من پێشمەرگە پێویستی بە هاریکار ئەی بۆ خۆت هاریکار ناوێت ئەسەوە چەند ساڵ ئەم هەموو پارە ئەم هەموو گاز لە پێش چی لەکەیت بەڵێ کێمان لەگەلە ومێد لە بەغدا کاک ومێد فەرموو باشی بەڕێزم سەر چاوم والله ئێمە کێشەیەکمانەیە بە هەرچەندی ڕاستەکەی پەیوەندی بەوە نییە بەڵام ئێمە منێکێکم لەو خوێندکارانی کە لە بەغدا جێماوین بەڵێ ئێوە چێنەوانی لە بەغا بەجێ ماوە کاک ئومێتەکە دووبارە بکەیتەوە ئێمە ئەو خوێندکارە کوردانی کە لە بەغا جێماوین ژمارەمان 290 کەسە بەڵێ بەداخەوە تاکو ئێستا هیچ بەرپرسێکی کورد بە تایبەتی بەرپرسی حکوومەتی دەسەڵات لە بەغدا هیچ بەگوێی بە دەنگی ئێمە نەهاتووە هیچ شتێکیان بۆمان نەکردووە لەسەر ئێوە داوایەکتان هەبووە ڕەوشی ئێوە مەترسیەکیەوە لەسەر هەیە کە فێڵەن پێویستیتان بە فریاکەوتن هەبێ بەهانەوە هاتن هەبێ بەڵێ بە تەکیدی هیچ ڕێگایەک نییە زۆربەی ئەو خوێندکارانش کەماونەتەوە کچن ئێمە حەز ناکەن جێیان دێڵین ئێمە ئەتوانین بە ڕێگای ترابێنەوە بەڵام کچەکان زۆر وەزعیان خراپە پارەیان پێ نەماوە لە بەشە ناوخۆیەکان مەجای دابەزینیان نییە ئێستا کوردەکانیش بەڵێ خوێندکارە کوردەکان ئیسە بوونەتە ئامانجی سەرەکی گروپی کاک ئومێد لە بەغا ئایا ڕەوشی ئەمنی ئێوە چوونە تهدیداتی گڕۆپە چەکدارەکان لەسەر ئێوە چوونە لە ئێستادا والله زۆر خراپە بە شەناوخۆیەکانمان جێلاوە هەندێک ئەی ئێوە داواتان کردووە لە بەرپرسەکانی کورد لەوێ کە فعلەن بەهانە ئێوە بێن ڕەوشیەوە بەم شێوەیە بەڵێ لەگەڵ دکتۆر خەیرۆڵا قسەمان کردەوەی وزارەتی بازرگانی لەگەڵ دکتۆر فەرهادا لەگەڵ ئەندام پەرلەمانەکانە بەڵام بەداخەوە هیچ کەسێ بەدەنگمانەوە نەهاتووە تەنها ئەندام پەرلەمانێک نەبێت بە ناوی کاک عادل نووری ئەوە کاری جدیەکە لێرە ئێستا کە ڕێگایەک هەبێ ئێوە ئامادەن بگەڕێنەوە کوردستان لە ئێستادا بە هەموو شتێک ئێمە ئامادەین ڕەحلەیەکمان بۆ دروستکەن لە سەر حسابی خۆمان بۆەوەی ئەو کچێ لە جێنە ئەوانە شەرەفی ئێمە شەرەفی کوردن لە بەغدا جێماوە بەڵێ ئەوە خوێندکارێکی کورد بۆ بەڕێزان لە بەغدا کە ڕەوشەکەی وایە بێگومان خوێندکارانی کورد پێشتر لە مووسڵیش کەوتبوونە تەنگاسیەوە هەلا مانگەدە لە ناوچەکانی تریش ئێستا لە بەغدا بەم شێوەیە بن حتا هەڵێکی چیشمان هەر لە گەلایە کە بێگومان ڕەوشیەوان تایبەترە هیوادارین بەرپرسە باڵەکانی کورد لە بەغدا و لێرەش گیان لێ بەتایبەتی لە فڕۆکەخانەکان کە ئێستا ڕێحلەی ئاسمانی زیاتر بۆ ناوچانە ئامنترە هادی لە قوشتەپە ئەو کاتت باش دەم باش کەرم کە ئەو کاتت باش برام سەر چاوە دەستخۆشی لە بەڕەمەکەت دەکەین کەرم کە وڵی داوبارەی ئەوەی دەوڵەمەندەکان ئەوی دەوڵەمەندی چ لە دووگبی چ لە هەولێر چ لە سلەیمانی حەقی خۆیان ئەو دەوڵەمەندانە مەکتەبێکی بکەنەوە و فەقیر و هەژارەکان بەڵێ ئەو پارەی ئەو دەوڵەمەندەکان مانگۆنە بچنە ئەو مەکتەبە لەسەر فەقیر و هەژاران تەوزیع بکەن دەبێ پەرلەمانی کوردستان ئەو دەوڵەمەندانە ئەو مەکتەبەی دانن لە ئەو فەقیر و هەژارانە بەڵێ 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 میویدانی سەنەجاتە گەشتی بیت بوو بازرگانە کە فێلە نەو ئیرادایی ئانە ئازار لە کەرکووکەوە فەرموو ناوزات لە کەرکووکەوە کام کاتت باش سەر چاو کاگە قەزی بازرگانی خۆی حکوومەتەکە بازرگارە حکوومەتەکە لەگەڵ بازرگانەکان شەریکە حکوومەتی ئاوا حکوومەت بێ ئەوە 11 ساڵە سەدام دخواانێ ئەتوانێت دوو پاڵاوگای بەنزین دروست بکەن کە ئاوا ڕۆژوەکی مرۆڤ بخەنە پێش شاویان بەس ئەو ناتوان خەیران دروستکەن ئەمان لەگەڵ خەیرانەکانیشە شەریکن خەیرانەکانش خۆیان دروستیەکەن ئیسام خەریان دروستکە فەرمو لە بێزیەوە بەنزین هەیە ئەوەتر ئێمەش لە کەرکووک عینەتیش ئەو خەریکاتش ئەو شتابین داڕوان لەگەڵ داعش و ڕێکخراوە داعش و ئینانی لەگات ڕێکەوتنەکە فەرمی ورود سیارەیە تێنتیرێژە نادە بۆ دوانی کورد بووە کاکێ ئەمە کاک ناوزادە لە کەرکووی کای ناوزا زووجە لە کەرکوویکەوە پێم وایە پێشتریش پەیوەندەیەکێ باسی هەستکاری ڕەوشی پێشمەرگەیەکە ینی ڕەوشی پێشمەرگە و بەڵگەت هەیە کە ڕێکەوتن لەگەڵ داعشەکە بەم شێوەیەکە تواڵی ئەمە ڕێکەوتن نییە ئەزانی بەبێ بەڵگە ئەمە مەترسیەکی جددیە لەسەر ئەمنی قومی لە کاتێکە پێشمەرگە لەلایەن داعشەوە کوژراوە لە کاتێکە پێتۆیە کە پێشمەرگە نەبە ئێستا لە کەرکووی توانانی بە ئارامی دانیشی
لا پێشمەرگە ناڵێم پێشمەرگە تو ئەوواڵێ ئەمە بینەرانی شادن پێشتریش باسی مەسەلەی بەڵێ ئێمە خۆمانیش ئێمە کشتان خۆمان کوش لەسەر کەرکووک و ناوچەدا بڕاوە ئەی ئەو ڕێککەوتنەی چێکە لە بینی پێشمەرگە و داعشکراوەکو تواڵی بەڵگەی تەقەنە چۆن زعشەکە ئەو تێ دیێکی شیعە لە پەنای چوە ئەسپێنێ و ئەکوژێ چۆن تەقەی لێ ناکەی تۆ تەقەی لێ ناکەی ئەو بێت تادا لە شیعە بکات باسی ئابێ لە پەنای توا بێ چۆن نایپارێزی ئەو لە پەنای توا تا هاوسەی تۆ جیران تۆ لە ناوچەدا بڕاوەکانە ئەچۆ دیفاعی لێ ناکەی بەڵام ئەمە بڕیاری سەرکرداتی کوردە کە فعلەن بەس ناوچە کوردیەکان هێزی پێشمەرگێ بپارێزی هێرش نەکە آخر با کەس بکاتە سەر کارنووسی کەرکووک و ناوچەدا بەڵێ بەرحال سوپاس بۆ سەرنجی تۆ سوپاس بۆ سەرنجی تۆ بەڕێزکێمان لەگەرە دیار لە ڕانیە ئەلۆ ئەو کاتت باش سەر چاوم ئەو کاتت باش هەموو کاتێکت فەرموو بۆ تەوەرەکە دەست خۆش بێ ئەمن وەکو کوردێکی ڕۆژهەڵات لێرەوە ماندوو نەبوونی هەموو ئەو پێشبەنگی قارەمانان دەکەم کە سنووری هەرێمی کوردستان دەپارێزن بەڵێ بەڵێ ئەمە وەکو کوردێکی ڕۆژهەڵات بڕوا بکە حاضرین ینی وەکو خۆمان ئێمە وەکو نەتەوەی فکرکەین حاضرین کە ئێمەش دیفاع لە هەرێمی کوردستان بکەین بەڵێ بە شخصی خۆم وەکو یەک کوڕم هەیە حاضرم ئەو کوڕم بکەم بە قوربانی ئەو خاک و خۆڵەی پێشمەرگەی هەرێمی کوردستان لە سنوورەکانی حەویجە و نازانم حەمرین و هەموو یەکە دەیپارێزە حاضرم یەک کوڕم هەیە بکەم بە قوربانی ئەو پێشمەرگانەی کە لێوە دەیپارێزە وەک کوردێکی ڕۆژهەڵات بەڵێ بەڵێ سپاس بۆ تۆ ئەحمەد لە هەولێرەوە کاک ئەحمەد ئەو کاتر باش کاکەکار سەر چاوم وڵی من دەبێت لەسەر ئەو چەند ساڵ ڕابردوو ئێستا ئەو بازیانە هەموو وتێری پێنج سێ دەکەنەوە لێگەی وتێری پێنج سێ ئەوش شەشی زۆرەیە یعنی شتێکی زۆر خراپە کاکە باغەزەر و خوارێمانەداتەوە وڵای شتی بێدین هەیە نەوە لێرەی یعنی لێ کوردستان شتەوە بێدین هەیە یعنی بەشەر شەم لە خۆ دەکاتەوە مثلا زۆرە نارە عموما نارە مثلا چند هەیە ئەوەی دەکەن یان بازەکانی ئەوەی دێنن لەشفۆش شوا دێنن دەوێت لەسەر تۆ شخصێکەوە کاکەکە ئەگە بە کورتی ناکەر ناونالی پێمان باشیان ناوبێنی نایتەدان بە کوتی دەوێت سەر ئەوەی قسەکەم بە تخوا کاتنێک دەخا ئەو سەرکردەی خۆمان دەوێت داوا لە پێشمەرگەکان دەکەین ئەو چەکانە یعنی بپارێزن سوپای عێراق باشە ئەو چەکە قورسانەی ئێستا لەدەست ئەو دوێژ بێ هەموو حکومەتی باز بوو پێشتر بێجار زۆر سپاس گرنگە چێکیان بەدەستەوە هەیە کە هێزی پێشمەرگی کوردستان چێکیان بەدەستەوە نابێ خۆ بە بەرشەڕ ناکەن شەریا و ئەو هەیەکە چێکیان نەبێ و چێکە بچی بەکارێنرێ ئەی بوو کاتێکی وەکو ئێستانی مامە خەمە لە سلێمانی ئەم کاتە باش کاکەکەرجان سەر چاوم لەم وڵاتەدا سیستەمی چاودێری نییە بۆ دیفاع لە مافی هاوڵاتیان کێ ئازابێ دەستی خۆی بۆشێنێ ئیتر چی ئەبێ باب بێ لە ڕەوشی ئاساییدا ئەبینین هەرچی سەوزە و میوە هەیە پێشەکەی جوانترینە و پاشەکەی خراپترینە شتی وا ساغەکەنەوە بەسەر خەڵقا چارەکەوێ بۆ حاویەکە بازرگانان ئیستیغلالی بارودۆخەکەن چی خراپەیە ئەوە ئەهێنن لە پێناوی زۆرترین قازانجا جا ئەگەر خوا نەخواستە بشێوێ ئەبین بەو فلیمەی کە کەس ناوێرە سەیری بکە جارێ هیچی وانە بووە کەلوپەل و خواردن و میوە گرانتر بووە ئێمە چارەسەری درێژخایانمان نییە بۆ ئەگەرەکان ئەوەی لێی بەرپرسە حکومەتە کە سیستەمی نییە و خۆشمان هۆشیارێکی باسمان نییە بەڕاستی هەستی نەتەوەیمان کاڵ بۆتەوە هەست بە بەرپرسیارەتی ناکەین بۆ ئەوەی کە بتوانین بە لە بارودۆخە خراپەکان تێپەڕێنین بەڕاستی ئەم پاژنیۆڕە چوومە ماڵە پێشمەرگەی گریانم بۆیانەت حاڵیان ئەوە شەڕ بوو لە کولانەیەک هەبوون بەڵێ بەرزان چاودێری تا چەند حکوومەت هەرێمی کوردستان فعلەن چاودێری بازارەکە تا چەند هەرێمی کوردستان بە تایبەتی مەسەلەی بازاری ئازاتەیە بازاری ئازاتەوە بە هەر کەسێ بێت ئازاد بێلەوەی بە هەوەزی خۆی تەعامل لە بەها و لە نرخی کەلوپەلەکان بکە و لە دەرەوە ئایا کواڵیتی کۆنتڕۆل لە سنوورەکانە تا چەند کواڵیتی کۆنتڕۆلێکی نەوعی زۆر باش و توکمەیە لەسەر ئەو هەموو ماوەدانەیە لە دەرەوە دێت هەرێمی کوردستان لێرەوە کە لە بازارەکانە ساخەکرێ ئایا بازرگانەکانی هەرێمی کوردستان بۆ نمونە لە وڵاتانی دەرەوە ئەو وڵاتانە
لەوانەیە کە فعلا بازرگان هەستێکی بەرپسارەتی قومی هەیە کە ئەم وڵاتە تووشی شەڕێک بێت تووشی ماڵوێرانەیەک بێت تووشی هەر حالەتێک بێ بەشی شێر بەر بازرگانان بکەوێت کە بچن جارێکی دیکە وڵاتە ئاوادام بکەنەوە لەسەر حسابی خۆیان پرۆژە دروستکەن خەستەخانە دروستکەن مەدرسە دروستکەن خەڵکانی فەقیر و هەژار نەهێلن لە وڵاتەیە بە شێوەیەکی گشتی لە کوردستانە کە ڕێژەیەکی زۆری بازرگان هەیە پارێکی زۆر دێتە وڵاتە بێگومان ئەبینێ لە پڕێکە فندقێکی نظام چەند سەری نظام لە چیوە و نظام چی ئایا بازرگانەکان یاریمی کوردستانیش فعلا لە ئێستادا بەرپسارەتێکی وان هەیە کە فعلا لە قەومانی ڕەوشێکی وا بەسەری کوردە کە هەر چەر دەوری ئێمە وەکو خۆتان نەبینن ئاگرن لە سووریا ڕەوشێک هەیە لە عێراق ڕەوشێک هەیە نازام لە چی ڕەوشێک هەیە ئایا بازرگانەکانی ئێمە لە ئێستادا مڕعاتیاوەکەن کە تەنانەت زەڕەریش بکەن لەوەی کە کەلوپەلەکانی بفرۆشن گرنگ ئەوە خەڵک برسی نەبێ خەڵک معیز نەبێ خەڵک بێ پانزی نەبێ هەنی ئامادەگی ئەوان لە بازرگانەکانی هەرێمی کوردستاندا هەیە بەڕێوە وەریا ماڵێگەلە بەڵێ کاک وریا باش کاکە سەر چاو باشی بەڕێ زۆر سپاس وڵی کە کەوەردەوام لەو بازرگانانە هەیە هەنی کە لەو دۆخەدا ئەشیای گران نەفرۆشن لە زیاتەوەی ئەشیای ئەرزان بکەن و چکە دۆخەکە ئێستا زۆر وەزعێکی خراپ دەپەڕێت جێت لێوە کاکە بەڵێ بەڵێ داوا لە بەڕێزانە دەکەم بازرگانانە کەو ئەشیای گران مەکەن ئێستا کە گوتیان مووسڵ داعش گرتووە ئەنی بڕۆ فەوری لە بازاری فەردەی برنجی گوتیان بە 200,000 ینی بۆ ئەلو بەڵێ سەرنجی تو گەیشت زانا لە شاری سلێمانی ئەم کاتتان باش سەر چاوم من زۆر سپاسی ئەم ورژانێ مۆزۆعاکە بەڕاستی زۆر پێویستە لە کاتێکی واکە لە دۆخێکی ناهەموارین ئێمە بەڕاستی لەگەڵ لە دەروی سنوورەکانی خۆمان و بەهۆی ئەوەی کە ڕەمەزانێت ئێمە ئەوەی کە ڕاستیە لە هەموو وڵاتێکی جیهانە دووشت هەیە کە خەڵک ئەبا بەڕێوە یەکیان کارگێڕی یەکیشیان چاودێری کاژێڕێکی ئەوەیە کە خەڵک ببرێ بە مەسارێکی ڕاستە و چاودێریەکەش ئەوەیە کە وەکو حرەسێک بەسەریانەوە بیت کەس لە ضەمیری خۆی و لە عورف و عادات و تیجارەتە زیادە ڕێوی نەکە بەڵام زۆر بەداخەوە حکوومەتی ئێمە هەندێک کەم تەرخەمە لەسەر ئەوەی کە لە عەلوە لەسەر ئەوەی کە وەزارەتی تیجارەت ئەو شتانێک کە هێنە هەرێمەوە چاودێریشی وا ناکرێت کە ئەو کەسانی زیافرۆشی ئەکەن و زیارڕەوی ئەەکەن لە نرخەکانە بدرێ بە دادگا تۆڵەیەکی وایان لێ بکەنەوە تۆڵەیەکی وایان لێ بکەنەوە کە قەت نەوێرێت زیافرۆشی بکە دوور نەڕۆین دایرێت شتێکی دیکەشە بەرزان دەسێوەردانی حەزب و حکوومەت لە بازارە مەسەلەن بازرگانی بوونی کومەڵی بەرپرس کە زۆر لەم هەرێمەیە کەم تا زۆر باسەوە کرێت ئایا ئەمەش بەشێکی دیکەنیە کە فعلەن ڕەوشەکە بەم شێوەیە بێکەیە یاسا وەکو باش ڕووی خۆی نەبێنێ لیژانەکانی چاودێری وەکو باش ڕووی خۆی نەبێنی ئیتر دەرگا کراوە بێ لە بەرامبەر ئەو کەسانێک کە لەسەر حسابی خەڵکو و گیرفانی خەڵکو لەسەر پێشاتێکی وا زۆرترین قەزانج بکەن سەردا لە سلێمانی یارە بەس کاکە سەر چاو دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم والله من پێم وایە بازرگانەکانی ئێمە هەبێ ئەمڕۆکە لە هەوڵی ئەوەیە بن کە پشتیوانی هێزی پێشمەرگەکەن و پشتیوانی ئەو هێزانەکەم کە لەبەرەکانی جەنگا بەبێ مەعاش و بەبێ خواردنەوەمانە سنگیان ناوە بەگولە و ڕۆژانە شەهیدمان بۆیێتەوە ئەو خەڵکە بازرگانە کە ئیسەکانە دروست لە کاتی زمانەی باسە هەمووی بە پەنجەی دەرزێژ بدەیان ئیسەکانە لە کاتی لە سای حکوومەتی هەرێم و لە سای ئەم کوردستانە ئازادەوە سەرۆتێکی چاکیان پێ کۆناوە بەڵام وایە بەو شێوەیە نەبێت خزمەتی هێزی پێشمەرگە نەکەن بۆ ئەبێ خزمەتی هێزی پێشمەرگە کرێ ئەو برادەرەی لە کەرکووک و کەوات چەند ڕۆژێکە بڵێ هێزی پێشمەرگە ناو کەرکووکە تا ئێستاکانە یەک تەقینەوە نەبووە بۆ شێوەی باسی پێشمەرگەکە زۆر گوناحیەکە یعنی من غەزێکی گەورە ئابین لەو برادەرەکە بۆ شێوەی باسی هێزی پێشمەرگەکە هێزی پێشمەرگە ڕۆژانە جەنازەکانیانێتەوە سنگی خۆیان ناوە بەگولەوە لە جەبهەیان بەبێ مەعاش بەبێ هیچ شتێک دیفاع لە کەرکووکەکەیەوە کە هەش بۆ شێوەی ناوی هێزی پێشمەرگە بە هیوادارم ئەو برادەرە بەخوای بچێتەوە هیچ باسی پێشمەرگە بۆ شێوەیەکە ئەبوو ئەو ئێستاکانە کۆڵەنان و کۆڵە خواردنی بدە بۆ هێزەکانی پێشمەرگە لەبەری کە خزمەتی وڵاتەکە ئێمەکە بەڵێ سابیر لە مەخمورەوە
بەڵێم کاتت باش سەر چاوم بەڵێ کاکە هەکارعیبە بۆ حکوومەتی ئێمەکە هیچ مامەڵەیەک لەگەرم دوکاندارانە ناکە بەکەی خۆیان مامەڵی بە بازارەکانەوە دەکەن سعر بۆ خۆیان دانێن عیبە بۆ حکوومەتی کوردی کە ئەڵێ حکوومەتی کوردی ڕادەگەێنی بەم شێوەیە چۆن حکوومەتی کوردی ڕادەگەێنێ هێشتا نە مەخموو یەک تەقە نەکراوە ئەم دوکاندارانە بەکەی خۆیان سعر دادەنێن کاکەگار دوکانداری وا هەیە بڵاو بکە بۆ 6 مانگ 6 مانگ دەبێ ئەشیاکانی نامەغزەن دامایێتەوە ئێستاکە سعرەکەی زۆر گران کرد بگرێ بۆ دوقات بۆ سێقات شت لێ نەکردن شت لێ نەکردن تا چەند گرنگام ئەو دوکاندارار تامیشکەن و شتی لێ نەکردن باشەکانیان لە جێگای خۆمێنێتەوە نابێتەوە ئێوەش خەڵکیش عقوبەی ئەم دوکاندارانە بدەکەواکەن کاکە جان خەڵک عقوبەی چی بدە من جێم لێ بۆ دێن دوکانداری وا هەبووە دەرێ بەکەی خۆن سعر دادەنێم فەردەی برنج بە 10,000 لە مەخموری ئێستا کە درێ وەڵا بە 30,000 دەفرۆشم کاکە جان خۆ مەخمور نەبیتە ئەم باوری مووسلۆ جانەکە خەرگ لێ ئاوارە بیتن و ئەو بەڵێ بەرزان ئیتر بە هاوەزی خۆت دانانی سعر و بەبێ چاودێریەکە بێ بە بێنجام چ کاکی وەکو ئەم زۆر بەڕێ سەڵێن ئەگەر حکوومەت ئیرادەیەکی وانە بێ چاودێریەکی جددی بازار بکە عقوبەی خەڵک بدا دەستی واردانی حەزب هەبێ لە بازارە قوڕەخکردنی بازارە بێت تا دوای ئیتر با خەڵک حالی خۆی بپرسیتەوە خەڵک هەنی ئەم وڵاتە خەڵک با لە حالی خۆی بپرسێتەوە کە بازرگانێکیان دوکاندارێک گاڵتە و یاری بە چارەنووسی خەڵک و بڕینی گیرفانی خەڵکەکە با ئەم خەڵکە ئەم دوکاندارە تەهمیشیکەن بەی شێوەیەک ئەشیعەکانی نەکردن بەی شێوەیەکی هینی نەکەن با خەڵک خۆی چاودێری بەرژەوەندەکانی خوب بکە مادەم ئیرادەیەکی بەهێستنی وەکو کومەڵی بەرادەرەڵێن دادەم و دەستگا فەرمیەکان و ئەو کەسانێکە بازرگان ئیرادەیەکی فەرمینی ئەو دوکاندارە کەشت فەردێکی برنج بە 10,000 بکە بە 40-50,000 لەسەر حسابی خەڵک لە کاتێکە هیچ نەبووە دەواازەکانی سنوور لە کوردستانە کراوان بەردەوام ئەشیا دێتە ناو کوردستانەوە تا چەند گرنگە خەڵک عقوبەی ئەمە بدا پێی بڵێ کاکە ئیتر دوکانی خۆت بخۆت ئەشیای خۆت بخۆت مادەم هیچ کەسێ نییە چاودێریت بکە لەسەر حسابی گیرفانی ئێمە خەڵکی کوردستان خۆت دەوڵەمەندێکە بەشێکی نایاسەوی و ناشەر ئێمە شتە لێ ناکەین تا چەند گرنگی خەڵک خۆی هەولێ ئەوە بدەکە ئەو کەسانە عقوبە بدا محەممەد دۆکێ بەڵێ دەم باش دەم باش سەیدەت و چاوانی باشی ئەم باشین گەلەی سوپاس کەرم کە ئەس دەفەشیلتە و بەرنامێتە بکەم گەلەی سوپاس سەیدە دەرباری ئەف بۆزرگانت جنوبت تبعث كان بوزرگان ما تاجر ما زنجين ما يعني تشوفرين افتشتي كو قيرون يفسر كردستان دوبيتن تشوفرين افتشت خزن كان جراني دنوف ملتي كردا داخل حكومت حليمت كان برلمان تاراني ما دنگ دايه بو چهاي اثر فتشت ناراستن افتشتی که خلک چیتن خزن کتن دا گرانی بسر فقیر و هجاری کردستانی گران کتن اوه خودی قبیل ناکتن داخلش برفرست حلیمت که دیوچون اکیل و تشت بکن وی گوی تاجر ما زنگین ما یه تشت خزن کن دا گرانی فروشن فقیر و جاره یعنی افتشت گلای که خلط رعیا من بله عمر لکرکوکه و که عمر کاکان کاتت باش سەر چاوم پێشێکی سڵاو و ڕێزم هەیە بۆ پێشوەدێش قارەمانانەی کە لە سەنگەر ڕاوەستاون یەکە بە یەکە چاویان ماچەکەم دەستیان ماچەکەم خزمەکاریانین هەر هەمووشمان لەگەڵانە پێشمەرگەین گوڵان بەرزەتی ئەو بازرگارانەوە ئەو بازرگارانە پێویستە حکومەتی هەریە نرخدانا بۆ هەموو شتێک يعني او مواداني كتوزيع حكومتي هريم نرخي لسداد نبوي او بعض الجارة توشنا كالك يعني استقلال يوم مختب كان بوي نتو عن الاستقلال يوم مختب بكانوا دائما حاصلوا بكان نسري وبرزات كالكوك شو بيست لسد برزات كالكوك ايضا بهما شو هريم او شو يبكى شون بنزين ساكا بوت مشكلة شي جوا بوت الشيء تجاري هل اه بيست لسد برزات كالكوكش بالرجالة بكات فردي زوجية بكات كوبون وبوي خلقك استقلال نكن او بازرگان چاوچنو كان بله بەرزان بگو ما بازرگان هەیە خاوەن ئیرادەیە بازرگان هەیە خزمەتی خەڵکێکە بازرگان هەیە ئەمە باشیوەیەکی گشتی هەموو بازرگانەکان نییە بێگومان لە هەموو دنیاە طبقاتە ئەم طبقاتانە هەمووی شەریفی مەکانینە هەمووش کەسی زۆر خراپ نینە بەڵام ئێمە باسیەوەکەین لە دۆخ ڕەوشە ئەسیارەکاندا
کە هیچ نەبووە لە کوردستانە بۆ شتەکان گران بووە لە بازارە بۆ پەنزین نییە بۆ ئەو شتەکان وەکوان بەڕێزەی لە دهۆیکی دەبێژیتن تشتا خەزنکەن پێشتر بەرپرسێکی گوتی فەردی دولاران بن ژێر زەمینانە ئەیانە چیناوانە جارەکەدی بۆیە کەلو پێلێن خاڕنێژی دا جارەکەدی دەحقات فروشنە خەلکی تاچان گرنگە خەلک او بخواد دفاع المافia خو بکە دفاع العراق نافچاوێت خو بکە کو پارێتە بەریکە خەلکیدا پارێ هەوڵدانە خەلکیە پارێ شول و کەسبە خەلکیە ji bo ku vî parêprangekî helal kar bînît û jiyana xwe pê peyda ket taçan giring e xelek ev dukandar ev bazargan ev penzînxane xudanêt penzînxana ev xudanêt otêla û motêla û nizanim çi taçan giring e evêt ku îstiqlala berîka xelkît ken û berîka xelkît birin û nizanim çi heta dawiye îradewan yan niştîmanî ya netewînîne xizmeta xelkî nekin taçan giring e xelek ji wan dîr kevît îtir tiştalê nekirît îtir maya xwe tê neket yani ebxwe lê bên ku îcbarken xizmeta madem wekû gelê caret bêjin çavdêrînîne gelê caran berpirsên hizbê hikûmî bazirganin diwan jî ki bêguman sehemat heye filan cî û bêvan cî taçan giring e xelek îtir dilê yê xwe bisojît evet taçan giring e berezan xelekê hoşyar bît û ev kesên zêdegaviyet ken û berîka xelkêt birin xelek îtir hidûdekê bûdanît şehîd akirê gelmeye bale بالك كيف مالك له؟ كايك نوروز فرمو؟ الو كاتو باش سر چاو برام سری رز و نوازش بو همو شهیدانی کردستان و دست خوشیش لو برا پێشمەرگانە کەن کە لە سنووری لە پارێزگاری لە سنووری خاکی کوردستانەکان بەڵێ بەڵام کاکە برا من پێم وایە ئەمە بازرگانێک کە بێ ئیمانە ئەمە بازرگانێک کە بێ ویژانە حکوومەت لە هەموو سروشتی ئەم دنیاە برای ئەزیزم بازرگانی بازاری ئازادە ڕاستە لە وڵاتی ئێمە لێ پرسینۆ نییە بەڵام ئەمە هەر یەکێک لە ئێمە ئەبێت هەر یەکێک لە ئێمە لە ئاستی خۆی و هەز بە لێ پسرایەتی بکە حکوومەت دەسەڵاتی ئەم کارانەی نییە کە ئێمە ئیکەین حکوومەت دەسەڵاتی منی نییە منم بێ وجدانم منم کابرایەکی بازرگانی بە ماڵی تۆ بە ماڵی ئەو بە هەژار و يعني شتەکان ئێمە با بەڕەشبینی نەیبینین حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ کای ناوڕوسێکی کای نەوروز زیاتر لەسەر خەت بێ ئەگەر ئەم کەسانەی تۆ ئاڵەی حکوومەت نییە و ئەم کەسانی بێویژدانە وەکو تۆ ئاڵەی باشە خەڵک چی بکرێت کە ئەم کەسە فعلەن ئیتر مادەم بازرگانێکی شەکۆ تۆ ئاڵەی بێویژدانە لەگەر ڕێزم بۆ هەموو بازرگانەکان ئایا خەڵک چی بکێت کە فعلەن بێویژدانی ئەمە نەبێتە هۆی زەعیفکردنی خەڵک و بڕینی گیرفانی خەڵک و ئێستیغلالکردنی زۆر و فاسیارەکان کاکە برا پێویستە هەر یەکێک لە ئاستی خۆیەوە هەست بە لە پسراوەتی بکە هەر پێویستەیەکی هەر یەکێک لە ئێمە هەر یەکێک لە ئێمە لە ئاستی خۆی لێ پسراوێک بێلەوەی لێ پرسیینەوە بکات بۆوە بۆ واییت بۆ ئەیفرۆشیت بۆ ئەەکەیت بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆ ئەحمەد لەو لێرەوە کاک ئەحمەد السلام عليكم عليكم السلام وين كاكا كار باشي گەلەی ساغبی کەرمکە كاكا كار ايوا روسنامه نووسان جايزه اثنا دبحان بين كوستن لميدان السار بلان بداخل نابين ايوا بتلفت مزقود كان لفت مزقود راس لو خلك بفرسن ايوا بوساسنا مزقود مزقود زياوه كانسان غير اخلاقي بازوي دروزن وسقطتي او تستمر لو خلك بفرسن برابر القصه هذا ضيبه كاره اما هر بحث او سانكن هم او دور الاسلام اسلام ما نقوم كردوها اسلام ما بذكر كردوها ابي بقرن ابو اسلام بلان بداخل من تيموا زور ايوا روسنامه نووسانو وما ثاني آينيو روسن تفرسن او خلك فيرزين بكم بەڵێ تر کاک ئەحمەد ئەو مەسەلەیەکە ڕەبتە بە تاکێکەسیەوە بێگومان ملەتی کورد ملەتێکی زۆرینەی مسلمانە لە هەمان کاتدا ملەتێکە لە بەدەست زۆرینەی مسلمانەکانی وڵاتانی دەوروبەرەوە تا ئێستا خاکی داگیرکراوە مافیشی خۆراوە ئەمەش پرسێکی گرنگە دەبێت خەڵک بکرێت بۆ فعلا خەڵکی کورد مسلمانە چاندینە کەسایەتی مسلمانی زۆر گەورەتی هەڵکەوتەوە ئەوە سەرروکی یەکێتی جیهانی زانایان و ئەوە گەلێک کەسایەتی تری پێشتر بەڵام بوو خەڵکی بە شێوەیەکی دیکە بداتەوە بەرحاڵ کە لەسەر تەوریەمە تکایە بەڕێزان ئەمی ویدارین سەر تەورێمە ئاخفتن بێتەکردن ژ بۆ تەورێمە تەورێکی تهدیدکردە و ئەس حەزکەم پێم باشە بەڕێزان لە بەرنامەکەیە هەندێک بارەسەیە لەگەر ڕێزم بوویان تەقدیر بوویان بەڵام ئەنی هەموو ڕۆژێک پەیوەندیەکەن
خەڵکانی تریشی وادار من دەیجار مەجال بە خەڵکانی تریش بکەن لەبەرەوە لە دەرەوە بڕواتە نەبێ کە چینە دەرەوە خەڵی زۆر گلەیمان لەیەکە کە کاکە پەیوەندەکانمان بۆ نایێت بۆ وەرناگیرێ بەردەوام حتا هەیەڵێ بە مانگ پەیوەندیەکە وەرناگیرێ پێمان باشان دەیجار مەجال بەوانیش بدەن ئەوانیش پەیوەندی بکەن شەرت نییە لە هەموو ڕۆژێک کەسێک بەشدار بێ لە بەردەمەکە بەڵێ. بەڵێ تەماشاوانی نیژە بێگومان دنەهادا ڕەوش بە ئەوەیە کێل کوردستانێ ڕەوشێکی هەستکار هاتکە پێش ئەف ڕەوشە هەستکارجی gelek caran li hemû welatan diqewme lê çi bête kirin ku ev rewşa hezkar kêmtirîn zarar bû xelkê bişkêt qazanç tê de hebît teşan de ew kesên berpirsyar ew kesên ku îradewan ku şiyanên wan taqetê ton heye xizmeta xelkî bikin van zirûfa îstîqlal bikin zalamîniya xwe mêrçakiya xwe nîşan bidin û xizmeta xelkî bikin nek ber û vajî ve çavçinok bin ku gelek caran tê bêjin îtir berîkê birin û pêtir xelkê xwe reş û rû dikin gelû ser hesêba reş û rûdkirina xelkê ser hesêba birsîkirina xelkê birîna berîka xelkê aya ev parê tê te destê van çi tam tê daye helal yan herême çawa tê te sarf kirin çawa dilê wan pê xweş e piştî vê naberê dê birda Falê berezan tawrê me li sereweye ke bazirganekan li rewşa hezkarekan de çî bikin êsta bêguman Remezan dêt Remezanî em salê ji xwe te nezanin germ e rojekan dirêjin rewşeke hezkare li Remezana zor car alênke rewşeke zor asayîş bûye li katî bûnekana bazarekan giran bûn bay kelûpelekan giran bûn pêçawanê welata pêşkewtekan pêçawanê ew welataneke mafî mirov û rêzgirtin li însan û însaniyetiya zor becise ye kême Kurdî şîşman li welatana kemtirin ye ke li bûnekana bêguman li جاتیەوە نرخی شتەکان گران بکەن نرخی شتەکان کەمەکرێتەوە ئایا لە کاتی ڕەمەزانە لە کاتێکە خەڵک بەڕۆژە بێ پێویستی بە کەلوپەلە بێ لە ناوبازارە ئەو کاتە بازرگانەکان ئێمە چێکێن لە ئێستادا کە هیچ نەبووە وەکو زۆر خەڵک لێ بای شتەکان چەند قەت گران بووە ئایا لەو کاتەوە چی دەکرێت تاچەند گرنگە لایەنە پەیوەندەرەکان خەڵکی شەکوان بەڕێزەی لە سلێمانی وتی خەڵکیش لە خۆیەوە ئیرادەیەکی بێسە بێت تو لە وڵاتاژی لەم ئاخاژی تو لێرە ئەرکت لە شانە ئەرکیشت هەیە لەوەی کە خزمەتی خەلک بکەی بە ویجدانەوە تەعامل لەگەڵ خەلک بکەی جا هەرێک لە ئێمە بەرپرس بێ ڕۆژنەمانووس بێ کاوڵەتێکی بەسیط بێ مامۆستا بێ بازرگان بێ بە تایبەت کە ئێستا باسی بازرگانەکەین فەرهاد لە ڕەبیع فەرموو کاکی فەرهاد کەرم کێ باشتر ممنون سپاس دست خوشی التو توارد یابرود کن بله سپاس ممنون سپاس کار توارد یابرود کن گردای بازرگانا و همجی گاز زید خود گینه بازرگانا یعنی نهار روش کردستان اخصیت قیرانه که مازن دا ام بزانین اما یک پیشمرگه ام زورین مالت خو خدمت دا خیزان خو مالوات دا خو بکن یان سنور نرم کردستان پارێزین نکه روشوا چوایه ربیع علیه دوری چوایه کاکا روشما زورا باشه ام جگیرین ام تیمنین بس نظامش بر قیران بازرگانی یعنی اول مهاتی ام دستش چکی خوب بردن زورین دناف مالوات خدا ناف خیزان چوا قیران اقتصادی چه تأسیس رو هبوی الجبهی بله کاکا تأثیر بازرگانی چه هبوی قیران بازرگانی که تو بیجی قیران بازرگانی اول نبونا موچه حکومت ندادن اگر موچه ندادن هاتو چو پیشمرگه بچه ده وحده خدا هم خو و نبگیری تا دناف خیزانه خدا کاره که نگد پاره نبید جانه نبید آیا اف خیزانه ده چو بله زهیر دوی که کای زهیر کریم که الو ایوار باش برا ایوار باشتر شایی باشی هم باشین کریم که برا اگر ممکن بی بس احتمال هر بابتی باشی نبی بس هلی که ندای پراشو خلکی و یعنی سبارده به پانزینه و گرانیاوه کرم که ام دیوید که یعنی خاصا پارزگاه دو که همیا با دفتر پانزینه چه کنین درستن یعنی بو چی او جارگاه دیسان تلویزیونیت بشن رابین هنده که دی چه کنینه و یعنی همیا دفتر تو از مال مینه یعنی هری که 5000 داینه و هر تجارت اگه حکمت بخود گیامده ام دیوید که ام دیوید که بخاطر پارزگاهی که این بلافان دفترها جارگاهی هر جد شوری فرد و عالم بچیدن وکی مروبا بخو پانزین اول گریدن یعنی عالم اگر قیرانه دا حتی دفترها کوبید کنه و حتی 20 روز دیگه خلاص ناکرد دفتر همیا مالیتین همیا ادمینن اگر زانسی چار هیوه که نکنه ولی مشکلی نه برا بول چکن همیوی کن بله که زهیر فعلا پیشل دو که گلی دوردن جیب کوبون هبون کوبونت بنزینه بگمان پلیتین بنزینه کاچت بیجنه هنه يعني هنا الويري موجودن تاچان گرینگه سرنجا في حالاتي بيته برچاو گرتن ارکار پی بيته کرن چون موجودن بكر لولي روا كاي بكر الو بالا فرمو تلفزيون كت كس كلا خدمه داي فرمو الو بالا
باشی بەڕێزم سەر چاوم سەبارەت بۆ قەیرانی ئێسای دروست بووە لە هەیەمی کوردستان بەڵێ یەکەم شت بێپلانێکی یەکجار زۆرە لە حکومت نەتانی ئێستا داوای سربەخۆی دەکات داوای حکومڕانی سربەخۆی نەتانی یەک بنزینخانە چارەسەر بکە ئێستا وەرە ڕێک بنزین کابرا بستە دەوامی خۆی یان بچی لە مەلابانگانی سبەینی نێژی نیورانی بنزینی بەبەر نەکەتیا کەسی دەچێت ناو بنزینخانە دەلێ بنزین نما ئێستا هەموو داوەکە لە بۆچی ئەو 5,000 کۆبۆن دەکەنە کۆبۆن هیچی دی لە گۆڕێنێ کۆبۆنیان بەمەدایە 2,000مان تێکردێ پارەکە ئێستا دیسان هەمان شت دروست دەکەنەوە سەبارەت بە بنزین سەبارەت بە مەواد غیزاییش چێ دەینی ئەمرو دەینین بە قوربانی چاودم بەرپرسەکانە دەیهینی ئەو بەرپرسەی دەیهینی هیچ ڕقابەتی لەسەر نییە هەمان شتە لۆ پێشی ڕۆژان وایە لۆ پاشی ڕەمەزان وایە هیچ شتێکی لەسەر نییە بەڵێ بەرەزان ئەمڕۆش بێمایە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بێگومان کابینەی هەشتم ئەمڕۆ دەست بەکار بووە لەگەل پارێزگانی هەرسێ پارێزگای هەرێمی کوردستان کۆبووتەوە لەسەرەوەی کە چارەسەری بۆ قەیرانی کەمی پەنزی لە کوردستانە ببینرێ بێگومان زۆر تەڕە حەیە لەسەرەمەکە کۆبوونەوە جارێکی دیکە دروست بکرێ بەزار شوفێراندا بەش بکرێ حتا لەسەرەوەی ڕقم زەوجی فەردی سیارەکان هەر ڕۆژێکی بۆ یەکێکیان بێ مهم پرسێکی گەرمی ڕۆژەوە و قسەش لەسەرەکەی بەڵام تا چەند ئیرادەیە کە بۆ چارەسەرکردنی بنەڕەتیم کێشەیە مستەفا لە بناری کوسرەتەوە ئەم کاتت باش سەر چاو دەستخۆشم بە دراوت و هاوکاران سڵاو لەسەر دەم بینەرانی بەڕێزی کەناڵی نافتی و بەڵێ سپاس بەنسبەت ئەم تەوەرەی بدەناوتان ڕژاندوتانە جێ خۆتی قسەی زۆری لەسەر بکرێ لەبەر زۆر هەڵدەگرێ ئەرکی پێشەچی ئەرکی سەرشانی وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستانە چاودێریشی تۆن بەسەر بازرگانەکاندا دیاری بکات و چاودێریان بکات چونکە زۆر بازرگان هەیە بازرگانەکان بە زۆری بەرپرسی حیزبەکانن شت دێن و دەبن و خەڵکیش کە ڕوو دەکاتە بازارەکان گران دەدێ ئەرکی سەرشانی هاوڵاتیانیشە کەمتر ڕوو لە بازارەکان تر شت نەکڕن بۆ ئەوی بەسەریاندا بۆ بەسەریاندا بۆ خۆیان زەرەکە بۆ خۆیان بیدەن خەڵکیش ڕێزم بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان بە شار ولا دێوە زۆردا هەیە کە شت گران دەبێت زیاتر مرۆڤی بازارن وەرزان شت لە بازاردا نامێنێ شت خواردن ئەگە خواردنی گران بێ خوا نەخواردنی هەرزانە ئەتوانن نیکەن لێرەدا خەڵکی نەفز نەزم ڕێزم بۆ هەموو بازرگانەکان زۆردا هەیە ئەم هەرە قۆزنەوە قۆڵێ ئەم هەرە قۆزنەوە بە تایبەتی کە گرژێک لەسەر سنوورەکان هەبێت ئەو کاتە لەسەر سنوورەکان هەبێ یان بۆنە ئاینەکان بۆ نیشتمانەکان بێن دەست دەکەن بە گرانکرد بەڵێ بازات لە سوئیسرا لە ڕێی ڤیدیۆ سکایپە فەرموو لە ڕێ پەیوەندیەوە فەرموو بازات سوئیسرا گەلوە کەرم کێ بازات ئەبدەمە باش دەمێتە باشتر دەستخۆشی بەرنامەدا کە نازگە ڕاستیان هەرگیان نەسی پەیوەندی حەسکەن چ دەڕێ ئەمان زۆر سڵتا حەسن بوون بەڵێ راستی قیران بگوییم که نتیجه راستی یا ایکی تجاری نه یا دوی خالقی نه خالقی نه یعنی حقیقت بیشتر پرده که مال برنج مال حدید لازم که دو سه پرده فرست نمیشه دنیا یه تانک سوری نیبی بیده چی تانک خو سوری خو فول کردن یا چی بازی نمیشه دنیا یعنی ازدحام که چه کن که عالم وهمی بیشتر یعنی عالم برسی بیشتر که هر قصه دکاندار مجبوره که ایسی خود سر خلقی ببینی دکوزین ایویز بیدن او مجبوره گران کردن یا دویزی دکاندار کریاوی گران مجبوره که لازم حکمت چاره کردینی بوان دکاندار کریاوی والله اروپا بەڵێ گەلێک سەدەمەنە لە ناو کوردستانی چ پسەری هات کە بۆ دەڤێنمەت پاراستینە ئەvە سنوورڤەکردینەوە و بەردەوام کەلوپەل تێنە ناوە سنووری تێنە ناو هەرێما کوردستانی تر چ نەبووە یانێکر بازەکانی دەفخوا و هەمێ بۆ خەڵکی چێکێت و دنیای بکێتە ڕۆژە قیامەتێ ئەمێ ویدارین هاوڵاتی تووشیار بن هاوڵاتی ڕێزێر داهاتی خوب گرن کۆپشە ڕۆژ هەوڵدە داهاتێ بێتت بەریکایدا ویداهاتی بەڵاش بۆ فێرت و فێڵە کەسی دیلێنەسی تر هیچ بۆهایەک نەمینیت يعني تاشان گرنگە بەڕێزان هاوڵاتی چاودێرێکی تون بیت هاوڵاتی ڕێزێل خۆ و داهاتی خۆ عراقا ناوچەوێت خۆت گیریت بەڵاش نەکێتت لە پێ کەسێکە دەکە فێربازە بەردەوامی استیقلال خەڵکی بکەت ڕێبار لە هەریرەوە لە ڕێ ڤیدیۆ سکایپەوە کاک ڕێبار بەڵێ ئەو دەمێتە باش کاکار دەمێتە باشتر گەلێک خێر الو بله کرم که کاک ڕێبار ئەم تەگۆداریت کرد دەستخۆشی بەرنامەتە بکەم سپاس بالنسبة بازرگانی و بنزینه بەداخەوە کاکی ڕێبار دیارە پەیوەندی تەمام نەبوو نظام شەبەکە بۆ چ بوو کێشە بەرحال بەڵێ کێمان لەگەرە ئەحمەد لە حاجیاوە
کاک احمد رغبت الزاخونين بله مو تشكل من رغبت الزاخونين اساسا يا ما هاي كيف وتشاور فروش غازي هات باشه کاک احمد توی زاخو یعنی گمرگاه ابراهیم خلیل هات که دای خسن آن کلو پل بردام تین لا بابا ما رقبلت هل تمام رقبلت تشتغل عربيه يعني هيك مشكله كثير هذا ابراهيم خليل هيك مشكله ابراهيم خليل تشتغل بلد بس رقابه تشتري ناس حتى فيقي يجي جرام بيزاخو شو من رقبلنا رقابه على اساس شرعي يعني مشكله او نينا كنت تشنيد مشكله او خالتي جيران كات لا مالي تاجي جيرانت كنا خالتي جيران يعني هلا تشتري منوكا يعني مشكله قمر جنينه مشكله تمني ودرجه مشكله قمر جنينه رقابه على اساس داول قال فازي خانه بس شرعي 20 لتر 50000 20 لتر 50000 سر شرعي ودما كده بنزين تيش مشكله كنينه كلو بالت خارنجي برنج نظام تشاوجيته همه برن بیا همه فرد برنجی ارزاقی و چون 5000 6000 و ارزاق جيتت برنج جيتت وقاوت چه حاجه ترى برنج باید سیکی هواره خده برسم بو فولات ابو فيرانجيه بكاك احمد كاك احمد لزاخو علي درگاي ابراهيم خليل كراويه وكو جاران باشريش بردوام تريل لدواي تريلي كلو بال داخل هرمي كردستان به لهمو دروازه كان بيگومان اما هيا باشا مادام هيا بو بازار گران بوه بو تليسي كي برنج ل 10000 و بوتا 50000 بو 20 لتر بنزين ب 50000 فروشتا دواي يعني تاشان گرنگه راگانه کانیش اما بو خلق بگوازنەوە کە کاکە ئەو نییە کە کۆمەڵێک بازرگان کۆمەڵی لەگەر ڕێزم کۆمەڵێک بازرگان ئەم دنیایان لە خەڵی کردو تا قیامەت و جەهەنەمی تر کۆتایی دنیای تەواو هەنی تاشان گرنگە خەڵک وریا و شیار بێلەوەی ئەو داهاتەی بە عراقی ناوچاوی خەڵک دێتە گیرفانی بەم شێوە ئاسانە نەخێتە دەستی کەسێکەوە کە ئەو کەسەش دائیمە لەسەر حسابی خەڵک و ئیستیغلالکردنی ڕەوشێکیوە بژی وەڵێ ئازاد لە سوورانەوە فەرموو فرمو كاي غازات او بازرگانان قرداری خداینا قرداری خدای کوشانا قرداری ملتی سند بل اوانا تاسنو دائما تيرسان استابرو هم بازار نخوش بها ليه قريب ملتك وين او ملتان با تتر اواني انا كان او لت همو قتاي كوي يعني قال ذات او بازرگانان بود يستغورنيا باور بملتك بكوي دنگ زور كذا دنگ باله باله تو زي دنگی برسكي وكاي كذا فرمو بله برام والله يستقورني بقول عم بسوي تاجير انا بقول وين عندك هنا خوش فنزان خوش يعني ليه قريب او خلك او تاجير هرتو شلون خوش يعني بن ليه قريب او انستغرام كده بالا سپاس بۆ تۆ گەرە کاتمان تهدیدات چەند گرنگی ئەگەر بازرگانەکان هەکە هەروە بێ بەڕێزان لە کوردستانە دیاردێکی نوێ بێتە ڕۆژەوا ئەویش کەمپینی برسیکردن بێ کەمپینی خۆ برسیکردن لە پێنا ئەوە کە بازرگان بگەڕێتەوە فعلەن خزمەتی خەڵک بکە بازار بەم شێوەیە گران نەکرێت لەسەر حسابی خەڵک چی بێتە کردن و بازرگان لەسەر حسێبا خەڵکی بڤێ ئاوای نەبیت بازرگانژی مادەم ئەندامێکی وی وڵاتی لڤێ ئاخێ و لڤێ هەوە و لڤێ ئاڤات کە بێ دنیا خزمەتە خەڵکی بکەت ظروفێت وسا نەک ئیستیغلاڵە خەڵکی بکەت تا چەند گرنگە خەلجێکی ڕێزێشی خۆ داهاتی خۆ بگریت و خەریجی وسا ماڵێ خۆ نەکەتە لە پێ کەسێکێدا کاف کەسە بێت ئیستیغلا بەردەوام جارێکی دووبارە بکەتەوە و سەر حسێبە خەڵکی بژیت بەرحال هەستێ بازرگانên هەرێما کوردستانê di xelkî de ku Remezan yê pirêve Remezan dihêt û bêguman ka dehêngî çawa bît berhal hemî vîdarîn serinç bawekî giştî bolanî peyên dergeştî bît heta sibê li vêrê xizmet hatî nêvar baş